وەختی خۆی شوێیەکان و چەپڕەوەکان لە کوردستان زۆر تەڵە شوێیەتە قەدیمترین حزب لە کوردستان چەپڕەوەکان تا ئێستاش هەندێکیان ماینە لە ئێرانیش هەبوو حزبی تودەی ئیرانی لە جنوبی عێراقیش هەبوو تەڵە لە وڵاتانە شوێیە دەورێکیان زۆر باوە هەندیان لە بژی عالەمی خین هەندیان لە بژی عالەمی خینت ئەو خەڵکە لەو گۆڕ ڕقی لە دەوڵەمەندی بکەن ئاگای لە خۆنە ڕقی لێ دەوڵەمەندە بووە کابرا هەبووم و دەوڵەمەند و یەنەوە با لە وەرقن دەوڵەمەند و ئاغا و نازەم چ دەبووە ئاغا باش بە خراپ بەڕەخەنێ دەبووە دەوڵەمەند باش بە خراپ بەڕەخەنێ دەبووە ئێکاکە خۆ دەوڵەمەند یعنی چێ دەوڵەمەند کابرا دەبینی بەخۆ بە باب و باپیر و غاریدایە دەبینی شەش برانە شەو ڕۆژ غار دەن بەستە زمانانە وەستا بوو عەمەلە بووە کابراشی تازە دەناسم دەگوت وەڵڵاهی مامۆستا وتی چەندە هازار بەس بلۆکمە سەربانە نەیخستی بۆ دەستی عەمەلە بوون لەبیریش ناکەم کابرا ئەوە مەطعەمی دانا فەقیری عەرەبانە لە پشتە خۆیدا ڕسمەکە لێدا دەرە من عەرەبانم هەبوو لە تەیراوە ئەوەی مەطعەمێکی ماسی ئەوەیە بەرەم لەبیر ناکەم وەختی خۆی عەرەبانم بۆ ئێستاش مەطعەمێکی ماسی گەورەی دانا خوا مۆفەقێکی عەرەبی خوا ستەقەکەی دەقات بدات لەو پێ من ناخۆش بێ لەو حەسوودی دێ زەوەکی شوێ ناو لەو ڕقی لێ دەوڵەمەند بووە ڕقی لە حتا مەسئول دار مەسئول لای بخۆ خەبرە مەسئول مودز نییە خۆ مەسئول خراپ نییە کابرا زابطەش گەورەی شۆرتە زابطەش گەورەی عەسکەریە پێشمەرگەیە کار بەدەستەکە خۆشەر نییە هەمویان بابە دز و گەندەڵ بن ئاغا خۆشەر نییە هەمووی زاڵم و مزریم بووە کابرا تازیری دەوڵەمەند کابرا غاریدا ئیشی کردیە نەو گۆڕی فکرت شوێ لە مێشکمانە دائیمەن دەوڵەمەند مەسئول کار بەدەست منبوزە مەبغوزە هەموو ڕقیانە دەبتەوە ئەزە کە زەکات و سەدەقەی دەدەی ئەتوو دلی فەقیرێکی ڕادەچێشی